ململانێ و ناکۆکیەکانی نێوان پارتی دیموکراتی کوردستان و پارتی کرێکارانی کوردستان پەکەکە مێژوویەکی دوور و درێژ و قۆڵی هەیە، بەڵام مێزگەکانی خەباتی ئەو دوو هێزە لە قۆناغە جیاجیەکاندا جۆری ململانیەکانی گۆڕیوە، بە جۆرێک هەر جارێک ململانیەکانی ئەو دوو هێزە لەسەر پرسێکی تایبەت قۆڵتر بوونەتەوە. بە نمونە ئەگەر تا چەند مانگێک پێش ئێستا ململانیەکانی ئەو دوو هێزە لەسەر شەنگال و چوونە دەرەوەی گەریلاکانی پەکەکە لە شەنگالدا خاڵی جەوهەری قوڵبوونەوەی ناکۆکەکانی نێوان هەردوو لا بوو بێت، ئەوە لە ئێستادا خاڵی جەوهەری قۆڵبوونەوەی گرژیەکان بە تایبەت لەسەر ڕۆژاوای کوردستانە. لە چەند ڕۆژی ڕابردووش پەیوەندیەکانیان ئاڵۆزتر بووە و لە ڕێگەی ڕاگەیاندنەکانیانەوە یەکتر بەسەر چاوەی سەر ئێشە بۆ خەڵکی کوردستان تۆمەتبار دەکەن، بە ئاشکراش بە ڕاگەیاندنەکانی هەردوو لاوە دیارە. ڕۆژنامەی هەولێری پارتی لە دوایین ژمارەیدا لە مانشێتی سەرەکی ڕۆژنامەکەدا نووسیوێتی ساڵح موسلیمی بە کرێگیراوی ڕژێمی داڕماوی ئەسەد گوایە وتبێتی دژی دەوڵەتی سربەخۆی کوردیە و بەغداش دەروازەی استراتیژی کووردە. ماڵپەڕی فەرمی پارتیش تەنها لە یەک ڕۆژدا زنجیرەیەک هەوڵی لەسەر پەکەکە و پێدە بڵاو کردوتەوە و ئەوانیش بریتین لە هاوڵاتیانی ناوچە سنوورەکان داواکارن پەکەکە گوندەکانیان جێبهێڵێت. هەروەها پەکەکە کار لەسەر دژایەتیکردنی باشووری کوردستان دەکات. ساڵح موسلیم مەقاشە. هاوڵاتیان دەڵێن پەکەکە دەستی کەشفە، ڕاست پێردراوە ئەزموونی کوردی و ئاوەدانەکەی بشێوێنێت. چاودێرێکی سیاسی دەڵێت پەکەکە بۆتە دادەستی وڵاتانی ناوچەکە و دژایەتی کورد دەکات. پێدا دوو ئەندامی دیکەی پارتی دیموکراتی کوردستانی سووریای دەستگیر کرد. ڕاگەیاندنەکانی پەکەکەش بە دوور نەبوون لەو شەڕە ڕاگەیاندنەی کە لە نێوان هەردوو لا دەستی پێکردووە. ماڵپەڕی ڕۆژنویسی پەکەکە چاوپێکەوتنێکی جەمیل بایکی هاوسەرۆکی کەجەکەی بڵاو کردوێتەوە و تێیدا ئاماژەی بۆ کردووە لە ڕۆژاوای کوردستان شۆڕشێکی گەورە بەڕێوە دەچێت. لە گۆڕەپانی نێودەوڵەتیدا کرانەوەیەک بەڕوویدا کراوەتەوە، بۆیە پارتیش بەوە نیگەران دەبێت و پێی قبوڵ ناکرێت، بۆیە دژایەتی شۆڕشی ڕۆژاوا دەکات. هەروەها بایک ئاماژەی بەوە داوە پارتی بە ناوی باشووری کوردستانەوە دژایەتی ڕۆژاوا دەکات، ئەوەش داواکاری تورکیایە. ماڵپەڕەکە هەواڵێکی دیکەی بە ناوی چاودێرانی سیاسی و چالەکانی مەدەنیەوە بڵاو کردوتەوە کە پارتی تۆمەتبار دەکەن بەڕێگەدان بە تورکیا بۆ بەردومانکردن و بەزاندنی سنووری باشووری کوردستان و هۆکارەکەشی بۆ بەرژەوەندەکانی ئەو حیزبە دەگێڕنەوە. پوختەی ناکۆکی و ڕەخنەکانی پارتی و پەکەکە لەسەر یەکتر لە چەند خاڵێکی سەرەکیدا خۆیان دەبیننەوە. بە جۆرێک لەسەر ئاستی ڕۆژاوای کوردستان پارتی دەڵێت پێدە تاکڕەوی دەکات و ڕێگە بەبوونی حیزبی تر نادات بە ئازادی کار بکەن، بەڵام پێدە دەڵێت نزیکەی 20 حزب لە ڕۆژاوای کوردستان هەیە و هیچ کێشەیەکیان بۆ دروست ناکرێت. پارتی دەڵێت نزیکەی 6,000 پێشمەرگەی ڕۆژاوای کوردستان لە هەرێمی کوردستان مەشخوڕایەنانیان پێکراوە و پێدە ڕێگری دەکات بەگەڕێنەوە ڕۆژاوای کوردستان، بەڵام پێدە دەڵێت یاپەکە هێزی هەموو ڕۆژاوای کوردستانە و ڕێگە بەبوونی دوو هێزی چەکدار نادەن تا ڕێگری بکەن لە دروست نەبوونی شەڕی ناوخۆ. سەبارەت بە بەردومانی ناوچە سنوورەکانی هەرێمی کوردستانیش لەلایەن فڕۆکە جەنگیەکانی تورکیاوە پارتی دەڵێت پەکەکە میوانە و دەبێت ئەو ناوچانە چۆڵ بکەن، بەڵام پەکەکە دەڵێت گەریلاکانی ئەوان لە ناو گوندەکاندا نین تا زیان بە وڵاتیانی مەدەنی بگەێنن. لەسەر ئاستی باکووری کوردستانیش پەکەکە دەڵێت پارتی پشتگیری دەکات لە پیلانەکانی ئاکەپە بۆ هێرشکردنە سەر ناوچەکانی باکووری کوردستان، بەڵام پارتی دەڵێت هاوڵاتیانی باکووری کوردستان بوونەتە قوربانی سیاسەتە شکست خواردوەکانی پەکەکە. بە تێڕوانین لە پەیوەندیەکانی نێوان پارتی و پەکەکە و قوڵبوونەوەی گرژیەکانی نێوانیان پرسیاری ئەوە دێتە ئاراوە کە ئایا ململانیەکانی ئەو دوو هێزە بەرژەوەندی هاوبەشەکانی کوردی لە هەر چوار پارچەی کوردستان نەکردووەتە قوربانی ململانیەکانیان، بەڵام تێپەڕبوونی کات و ڕووداوەکانی داهاتوو دەتوانن وەڵامی ئەم پرسیارە بدەنەوە.